باسی کۆچکردنی پێغەمبەر هات سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەوەمان بەبیر دێتەوە خۆ نوێکردنەوە بە خۆ داچوونەوە. ئینسان کاتێک چەندی ساڵێک کە یادی ئەو کۆچەی دەکاتن معنای ساڵێک لە قیامەت نێزیک بووەوە، ساڵێک لە تەمەنت کەم بووەوە، کەواتە دەی بە خۆمان دابچینەوە لە ئەخلاق و هەڵوێست و ڕەوشتمان، لە دینمان، لە ئەخلاقی منداڵەکانمان، لە ئەخلاقی گەنجەکانمان، لە ئەخلاقی خێزانمان، لە ئەخلاقی خوشکەکانمان، دایکەکانمان، بەڕاستی دەی بە خۆمان دابچینەوە، لە خەوی غەفڵەت هەڵبستین. زۆر شتێ لە ژیاندا ئەوە معیشەتە، ئەوە موچێ، ئەوە نەخۆشی، ئەوە ڤایرۆسە، ئەوە زەحمەتی ژیانە، ئەوە بازار بەرز بووە، بازار نزم بووە، زەرلم کرد، قازانچم کرد، بە کەیفم بە غەمم. ئەو شتانە ئینسانی خەریک دەکات لە شتە سەرەکیەکەی ئەویش ئەخلاقی و دینەکەی و حوسنی خاتیمەی. تەماشا ڕۆژانە چەند خەڵک دەمیر لە دەور و بەرمان، دەی بە خۆمان دابچینەوە چارەسەری دەردی خۆمان بکەین، هەروەکو پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کاتێک کە سوئالیان لە پێغەمبەر دەکرد من نەجات مەل مەخرەج، پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەیفەرموو ئەمسک عەلەیکە لیسانەک وەلیەسعوکە بەیتوک وەبکی عەلا خەتیئەتیک. کەواتە کۆچکردنی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم یەکەم بە خۆ داچوونەوە. دووەم ژیری پێغەمبەر صلی الله علیه وسلم الأخذ بالأسباب. تەماشای لەو کۆچکردنەوەی 15-16 نەخشە و خیتە و ئەسبابی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرت تاکو لە مەککەوە بستە مەدینەی. ئێستا ئەگە بەیەکێک بڵێ چ هۆکە ئەوەکەتەیە بەرنامە کە لە شوێنێک دەچێ وەڵا سواری سیارە دەبم دەچمە فیلان شاری، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دوژمنی لە دەوروبەرە دەبی فێری لەو دوژمنانە بکات، دەبی تەختیت و متابعە هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم 15-16 خیتەی بەکارهێنا. تەبعاً معلومی جەنابتانە لێرە مەجال نییە هەر 15-16 باسکەین، بەڵام ئەو نەخشەی دانا تاکو خۆی ڕزگارکە لە مەکە و لەو مەدینەی، نەک نەفسی خۆی نەک ڕۆحی خۆی، بەڵام وەکو پێغەمبەرێک وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دینە دینێکی سحری نییە. وەکو عیسا پێغەمبەر کاتێکەوە نەخۆشێکی دەبین دەیگوت بسم الله گوڕ بوو چا دەبووە، بسم الله چاوی کۆر بوو چا دەبووە، بسم الله بە ئیزنی خودای ئەی مردی هەستە و لە قەبر هەڵدەستاوە. دینی ئێمە دینی کۆششە، خەباتە، ماندیبوونە، عارەقە ڕێشتنە. ئەو کەسانێکەوە دوو علمیان پێیە، دوو کتابیان خوێندیە، بە تایبەتی لە کاری ئیسلامی، ڕاستی دەی بێنە ساحی ئەو خەڵکە بێشوانی بەڕەڵا بووە زۆر کەسەیە، دەستی ئەو خەڵکە بگرین بەرەو ئیسلام بیانینین، بەرەو مزگەوتەکان، بەرەو خێر، بەرەو بەرەکەت، شک و گومان لە دڵ و دەرونیاندا نەهێلین. کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم خاڵی یەکەم بەخۆ داچوونەوە. خاڵی دووەم الأخذ بالأسباب. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئەسبابانەی وەرگرت کە سێم خۆشەویستان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەو ئەسبابانە چەند عاقل بوو، چەند ژیر بوو. ئێستا بەڕاستی بوویتە جەنگ حەرب بەینی شەڕ و خێر، بەینی حەق و باتڵ، بەینی خێر و شەڕ. ئەو جەنگە بەڕاستی فێرت لێ دەکرێتن، فێرت لابردنی ئەخلاقت، لابردنی ئەخلاقی منداڵەکان و گەنجەکان و شوبهە هاوێشتن لە ناو مێشک و دڵ و دەرونی گەنجەکانمان، کەواتە بوویتە حەرب، الحەرب خودعە. پێغەمبەریش صلی الله علیه وسلم لەو کۆچەی ئەو ئەشتەی بەکاردەینا چوە ئەشکەوتێ سێ ڕۆژ ماوە، پاشان ئەو خیتانێ بەکان وەکو فێرکردن. لەبەرەوەی خۆشەویستان ئیمامی عومەر دەفەرمێ فێرباز نیمە، بەڵام وەڵڵاهی ناینم فێرشم لێ بکرێ. ئەمەش خۆشەویستان ئەو ڕۆ زگمان تێرە، ئەوەی بەکەم بە زۆر ئەوەی هەندێک قەردارە یان نەخۆش بی چارەسەر دەبێت. ئەگە وەفات بکات لە پێناوی خودای ئینشاءڵڵا سەبر بگری، ئینشاءڵڵا شەهیدە. و سەبرگرتن هێوێنی ژیانی ئێمەیە. پێغەمبەری صلی الله علیه وسلم لەو کۆچکردنەوەی بەڕاستی ئەو شتەی بەکارهێنا وەکو ئەو دوژمنان دەیانویست لێی بدەن و لە ناوی ببەن، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ژیر و عەقلی، لەبەرەوەی الحکمەت ضالة المؤمن، هەموو شتێک بە حکمت بی، هەموو شتێک بە هەڵا هۆسە نابی، هەموو شتێک بە فەوزا نابی. ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وەئەنەکم ئیلەینا لا ترجعون. کەواتە لە کۆتاییدا داواکارین ئەو ساڵی 1442 کۆچی بەڕاستی ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بی لەوە دڵ و دەروون و ئەخلاقمان، ماڵەمان، گەنجەکانمان، شارمان، وڵاتمان ڕزگارمان بی لە هەموو ناخۆشیەک و شەرپەرزیەک و ئەو کەسانێکەوە دەیانەوێ ئەو ئیسلامی ناوبەن 1441 ساڵە دەیانەوێ بەخوای زیاتر بووە، بەخوای ڕۆناکتر بووە، بەخوای مزگەوتەکان ئاوادانتر بووە. و هەریش وا دەمینە ئینشاءڵڵا یا ڕەبی خودای ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی خودای ئەوانەی نەخۆشن یا ڕەبی خودای چارەسەریان بکەی، ئەوانەی نائومێد بینێ لە چارەسەری دکتۆر و دەرمان، یا ڕەبی خودای بەهانایان بێ، ئەوەی فەقیرە، ئەوەی هەژارە، ئەوەی کرێچی، ئەوەی قەردارە، ئەوەی دوژمندارە،
ئەوەی هەر وەزعی نەفسی ناتەبایینە کێشەی کۆمەڵایەتیان یا ڕەبی خوددای بکەی مای سەرکەوتن و تەمکین و نەسر و یا ڕەبی خوددا بەرەکەتی خۆت بڕژێنێ سەر هەموو وڵاتی لە شوێنانێکەوە لا ئیلاها إلا الله دەگوترێ بەتایبەتی شار و مەملەکەتی ئێمە. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.